یەکێک لە زانەکان دەڵێت هەفت پلەی ڕێختەری هەفت وەک ئەوە وایە کە ئەتوو 1,800,000 تن TNT بتەقینەوە. ئیدی ئەمە دوێنێش 7.8 بووە کەواتە زیاتریش بووە بێگومان یەکێکە لە کاریگەرترین ئەو بوومەلەرزانێک کە لە مێژووی تورکیادا ڕوودەوە دەتوانێت لە مێژوو جیهانیش دەڕوودەوە بەڵێ زۆر کاریگەر بووە 7.8 زۆرە بەڵێ دەرەنجامەکان دیارن دەرەنجامەکان زیاتر لەسەر پرۆژە استراتیژیەکان دەبێت لەسەر بەنداوەکان دەبێت لەسەر شوقەکان دەبێت لەسەر کاریگەری سەرەکی لەسەر ئەم پرۆژانە دەبێت بۆیە پێویستە ینی ئەم پرۆژانە بە کواڵیتیەکی زۆر باش و هەروە بی لە تەکنەلۆژیایەکی سەردەمانە بکرێتەوە بۆ ئەوەی خاستن لە شوقەکان ئەو پڕی تەکنەلۆژیە بەکاربێنرێن بۆ ئەوەی ئەم بینانە سەلامەت بن لە کاتی ڕوودانی هەر بوومەلەرزەیەک. بەنسبەت خۆپارێزی لەبەر ئەوەی پێشبینی ناکرێت تو کاتەکەی نازانی تاکو ئێستاش نەزانراوە بێگومان تاکو ئێستاش کەس ناتوانێت کاتەکەی پێشبینی بکات بەڵام ئیدی خۆپارێزی باشترین شت کەس پێ دەکرێت لە بینەکان بێدەرێ باشترین شتێکە لە بینەکان دوورکەویەوە لە شوێنێک بکە واتە لە شوێنێکی حڕ بیت واتە نەبینایە و بڵێن هیچ شوێنێک لە دەوروبەرت نەبێت هەتا بتوانی هەتا بە سەلامەتی بمینیەوە بە خۆشحاڵیەوە ئێمە لەسەر هێڵانین ئەمە ئەو شەپۆڵانەی کە بوو ئێمە دێن تەنها ئەوانە پێیان دەگوترێت پاشە لەرزە واتە ئافتەر شۆک کەواتە ئەوەی دوێنێ شەو یان ئەمڕۆ ساعت 1:02 هەولێر پێی هەژا ئەوە ئەمانە ئافتەر شوکن کە پاش بوومەلەرزە سەرەکیەکە ڕوودەدەن بێگومان دەجار زیاتر ئافتەر شوک ڕوودان لە دوای بوومەلەرزە سەرەکیەکان دوایان ئەوە بوو کە ساعت 1:09 ڕوودا واتە ئێمە لەسەر خەتەکەنین بەڵام ئەمە کاریگەری بوومەلەرزەکانی کە بۆ ئێمە دیت.